مافەروەرێکە و باز لە پێشکردنی مافی نەخۆش دەکات. پەیوەست بەو گرێبەستەی حکوومەتی ماوە بەسەرچوو خزمەت گوزاری تاقیگە پزیشکەکانی بە کۆمپانیایەک داوە. هاوکات باز لەوەش دەکات گرێبەستەکە نایاساییە و پێچەوانی ئەو یاسایانەشە کە پێشتر خۆیان دەریان کردووە. ئەم گرێبەستە بەپێی ڕێنمایی جێبەجێکردنی گرێبەستە گشتەکان ژمارە 2 ساڵی 2016 کە لە وەزارەتی پلاندانان دەرچووە ئەم گرێبەستە پێچەوانەی ڕێکارەکانی بەتەندەرین دانی ئەم پرۆژەیە. ڕێکارەکان و شێوازی دابینکردنی کاڵا بەپی ئەو ڕێنمایی ئەبێ ببێ کاتێک کە لایەنێکی گرێبەستەکە دامەزراوەیەکی حکوومەتە. ئەمە لێرە پێشێلی ڕێکارەکان کراوە پێشەوانەی یاسای مافۆرکی نەخۆشە و پێشەوانەی ڕێنمایی جێبەجێکردنی گرێبەستە گشتیانیشە. ڕێکارەکان و شێوازەکانی بە تەندەرینی تای ڕەچاو نەکراوە و پێچەوانی بەرژەوەندی گشتیە و تاکلیانە لەگەڵ کەسێکا بێەوەی کە منافەسەیەکی مەشروع هەبێ تاکلیانە ستاداتی بکرێ هەر لە دەرەوەی یاسا ڕێنماییەکان. بەپێی ئەو گرێبەستەی حکوومەتی ماوە بەسەرچوو تایبەتتر وەزارەتی تەندروستی کردوێتی خزمەت گوزاری و دابینکردنی پێداویستیەکانی پشکنین لە سەرجەم تاقیگەی نەخۆشخانە حکوومیەکان بە گرێبەستێکی قۆڕەخکارانە دراوە بە یەک کۆمپانیا. بەوەی ئەو گرێبەستەوە نرخی پشکنینەکان چەندین هێندە زیادی کردو و دەیان ملیار دینار لە داهاتی گشتیێرم دەدرێت بەو کۆمپانیا. ئەوەش کاردانەوەی چین و توێژەکان و تەندروستکارانی بەدووە داهاتووە. گومان لەوانە ئەم گرێبەستە و هیچ کام لە گرێبەستەکانی کە زۆرینەی گرێبەستەکان و بە تایبەتی ئەم گرێبەستە هیچ کاتێک لە خزمەتی بەرژەوەندی ئامانیە لە خزمەتی بەرژەوەندی گشتی و بەرژەوەندی نەخۆشانیە لە بڕۆی گرێبەستێکی تا سەر ئێسک خراپە. یعنی وای کردو ئەم گرێبەستە وەزارەتی تەندروستی ناچارەکە بۆ زیاتر لە 10 ساڵ مولزەمە بەم گرێبەستەوە ئەبێ ئیلا ئەو پێداویستیانەی تاقیگەکان لەو کۆمپانیا بکرێت کە گرێبەستەکەی لەگەڵا کردووە. کۆمپانیاکە ئەسڵەن پسپۆڕی خۆی ئەو بابەتە نییە کە گرێبەستەکەی لەسەر کراوە، پسپۆری تاقیگە نییە. تەنها ئەم گرێبەستە ئەچێتە خزمەتی بەرژەوەندی کۆمپانیاکە نەک بەرژەوەندی گشتی و نەخۆش. ئەنجامدانی گرێبەستی دابینکردنی سەرجەم خزمەتگوزاری و پێداویستی پشکنینەکان لەگەڵ یەک کۆمپانیا بەبێ هیچ کێبڕکێک و بەنیێنی یاسا شکێنێکی دیکەم دەسەڵاتەیە کە بە تایبەت چەند ساڵێکە کار بۆ ڕادەستکردنی کردی گشتی بە کۆمپانیەکانی حیزب دەکات. کۆمەڵی دادگەریش لەسەراسی جیاواز دژی ئەو گرێبەستی وەزیری تەندروستی ماوە بەسەرچوو وەستاوەتەوە و فراکسیۆنەکەی لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق کار بۆ هەڵەشانەوەی گرێبەستەکە و تۆمارکردنی سکاڵا دەکات. سامان فتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.